نرخی زێر بەرزبوونەوەی زۆری بەخۆیەوە بینیوە وەک بەشێک لە کەسەکان دەڵێن کە تا ئێستا ئەو نرخەی نەبینیوە ینی جیهانیە پێوانەکە هۆکاری چییە؟ لە چلوچارەوە لەوەتەی ئۆنسی زێر هەیە لە بریتنەوە دزەوە تا ئێستا زێڕەوەندە بەرز نەبوویتەوە 2300 بشتێنی یعنی زۆر بەرز بەوە جیهانیەن بەڵام لە ناو خۆکە 470 بوویان هەشتایە ئەوڕۆ هەشتایە عیار بشتویەک لۆ زیاتر نەبوو لۆ مەسەن 500 نەشکان لەبەرەوەی دۆلارەکە 147 شتێکە ئەو ڕۆژانێک کە دۆلار بە 160 بوو هەمانەوە ئۆنسە بە ئێستا زێر 700 بوو. باشە هیچ شتێک نێکەوە نرخەکەی بێتە خوار هیچ پێشبینەکەیەکەوە نرخەکەی بێتە خوارەوە خۆی دابەزین و هەستانی زێر هۆکاری هێنا هۆکاری ئابووری سیاسی هێنا هۆکاریە ئابوووریەکان لەبارن لەوەی زێر هەربستی هۆکارە ئابوووریەکان گەشەیان سندیە لەوەی زێر هەستێنن ئەویش بەرزبوونەوەی ڕێژەی عەفوەن نزمکردنەوەی ڕێژەی بانکە کە گوایە ئەمریکا ئەو تەلاعوبەی پێدەکا خۆی ئەگەر ڕاستی دەوێت بەرزبوون و نزمبوونی زێر زیاتریش پەیوەندی بە هەواڵی سیاسیشەوە هەیە ئەو هەواڵاوانەی وەزع خراپە لەوێ ئایا پۆتین هەرشەی نەوەوی دەکا ئەمریکا لەگەڵ ناتۆ هەڕەشەی زیادکردنی هێز دەکا لەسەر جیۆپۆلەتیکی مەسەلەن ناوچەکەدا یعنی دەتوانم بڵێم شەڕەکی جیۆسیاسی لە منتیقەکەی هەبیتن ئەوە دەبیتن زێر هەردەستەوە لە هەمان کاتیشدا بەرژەوەندی زلهێزە ئابووریەک جیهانیە گەورەکان یان دەوڵەتە ڕەئسمالە گەورەکان لەوەدایە جاروێ زێر لە بەرزی دابی کۆمەڵە خەڵکێک بەجێ بمینی لە پاشەوە و لە قیتارەکەی هەڵی دەنە خوارێ کە ئەوە پێی دەگوترێ بۆرسەی جیهانی شەیتانە ڕەشەکە لە هەندێک جاریش بەرژەوەندیان لە دابەزینیدایە بەڵام بە شێوەی گشتی ئەگەر تەمەشا بکەین عمومەن زێر بە شێوەی فیزیکی کڕینی باشترە خەڵک بێ بە فیزیکی زێری خۆی بکری باشە بکری باشترە لەوەی نەیکڕی دابەزینیشی دیت هەستانیش دەبینیتەوە سستی دروست کردووە لە نێو بازار ئەو بەرزبوونەوەی نرخە ئەوە دەبینن خەڵک بازار زێر گرانبی و هەرزانبی خەڵک پێداویستی بە کڕینی زێربی هەدەی کڕی بەڵام ڕێژەکەی کەم دەبتەوە مەسەلەن هەفتەی دادێ ئاراستەی زێر لە دابەزینبی ئەو خەڵکە مشتریانە ئەو جارە دێن زێر دەکردنەوە چکە لەوانەیە لە بەرزیدا جاروێ دەشی فرۆشتنەوە ها مامەڵەیەشە خەڵکەک لیرێ هەیە مەسەن چیلۆیەک لیرێ هەیە بە 430 لەسەرە بە 420 مان لۆ کردیا هەوڕۆ کاکەەوە 400 و نازام چەند دەکا 66 دەکات 466 هزاری دەکا مەسەلەن خەڵک دەی فرۆشتەوە سبەینی هەرزام و دەیکڕیتەوە ئەو مامەڵەیە